بەڵە خۆشەویستان جا ئەوەی کە باست کرد باسی یوتیوب پلەی گەرما تۆزە بەرز بووتەوە ئەمە تۆزە گرفت بۆ خەڵک دروستەکە بە ڕۆژ گەرمە و بە عەسر و بە شەوان فێن کە بەیان ئەمڕۆ فێن کە سبێنێ گەرمە زۆر جات ئەو نەخۆشیە وەرزیانی کە هەیە پەتا و ڤایرۆس و ئەمانە لەوە تووشە لەم کاتە لە پڕبەریدا هەڵدەگیرسێنی لە گەرما بۆ سەرما ئەم بەزمە تووشە بێت. خۆشەویستان وەک لە سەرتاشا باسمان کرد ئێمە ئەمڕۆ باس لە ڕووداوێکی گرنگی ڕۆشنبیریەکەین کە بڕیارە سبەینێ لە شاری سلێمانی ڕووداد ئەویش کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی کتێبە کە ئەگەر هەڵە نەبم خولی حوتەمێکی ئەم پێشانگایە ساڵانە بەڵێ لە سلێمانیە کرێتەوە بەڵام تەنانەت لە دەرەوەی شاری سلێمانی و لە دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە و لە ناوەڕاست و باشووری عراقیشەوە و لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیشەوە ڕۆژانە پۆل پۆل خەڵک ڕوەکەن ئەم پێشانگایە کتێبی دڵخوازی خۆیان بەو نرخانەی کە لەلایەن ناوەندەکانی بڵاوکردنەوە و چاپەمەنیەوە دیاری کراوە و نرخەکان داشکێنراون دەکەڵێن وابزانم ئۆنیاخان هاوشان لەگەڵ پێشانگاکە بابەتی دیکەش هەیە هەنی هەر ساڵانی تر هەبووە ڕەنگە ئەم ساڵیش بە هەمان شێوەیەکی کۆمەڵک شتی کەش یعنی بە وەکو بڵێ لە پەراوێزی پێشانگاکەیە ئەمەش بەخۆی گرنگە بۆ منە کەسێک لە دوورەوەی ڕەنگە حەزبکە هەندێک پێداویستی تر یان جۆرێک لە خواردن ئەگەر ڕێگەکەی دوور بێ بکرێت شان بەشانەوەی کە گەڕانێک کابناو پێشانگاکە و کتێبی دڵخوازی خۆی کڕێت. جا ئێمە میوانێکمان هەیە لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە تاسڵوجە لە سلێمانیەوە ئەویش بەڕێز خاتوگوڵانە گوڵان ئەمین بەڕێوبەری بازارسازی پێشانگای نێودەوڵەتی کتێب خاتوگوڵان سڵاوی خوارد لێبێت دەپرسم با سەرتا بۆ دەست پێ بکەم تاوان بڕیارە سبەینێ سەی مانگ تا سیانزەی مانگ پێشانگاکە بکرێتەوە ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو یان بە تایبەت سەبارەت بە بەراورد بە ساڵی ڕابردوو پێشانگاکە کاتەکەی دەستکاری نەکراوە ینی تۆزێک پێش نەخراوە ساڵانی دیکە لەم بەروارە نەبوو هۆکاری ئەوەی کە سێ بۆ سیانزەی مانگ دەستنیشان کراوە چییە؟ بەڵێ سەبارەت بە کاتەکەی ئەمساڵ لە ڕۆژی سێیدا بۆ سیانزەیدا بۆ ماوەی 11 ڕۆژ حوتەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەکرێتەوە. ئامادەکاریەکان ئێستا تەواو بووە بۆ کردنەوەی پێشانگاکە لە ڕۆژی سبەینەیە و لە چ کاتێکدا پێشوازی لە خوێنەران دەکات؟ ئێمە ئێستا لە قۆناغی کۆتایی ئامادەسازی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبین و بەیانی ئامادەیە بۆ ماوەی 11 ڕۆژ ڕۆژانە لە سەعات 10 بەیانی بۆ 8 شەو لە پێشوازی خوێنەران و سەردانی کاراندا بەڵێ کەمترین ئامادەکاریمان ماوە و زۆربەی کارەکان تەواو بوون. باش خاتون چەند ناوەندی چاپەمەنی و بڵاوکردنەوە لە خولی حوتەمی ئەم ساڵدا بەشداریان کردو و دەتوانین بڵین چەند ناونیشانی کتێب بوونی هەیە؟ بۆ ئەم ساڵ نزیک بە 250 ناوەند و دەستگا لە ناوەی هەرێمی کوردستان و هەروە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە هەزاران ناونیشانی جیاوازەوە بە ملیۆنان کتێب کێمە لە ڕۆژانی داهاتوی پێشانگای ئامارانە بە وردی ئەخەینە ڕوو بەشداریان لە خولی حوتەمی پێشانگادا کردووە. گوڵان خان ئایا تەنها ناوەندەکانی چاپەمەنی لەوێن یان ئێوە هیچ چالاکێکی ترتان لەوێ ئامادە کردووە بۆ ئەو کەسانی کە ڕوو دەکەنە پێشەنگاکە و لەگەڵیشیا بۆنە ساڵانی تربینی وانە هەندێک لە پێشەنگای وەنمە خواردن یان کاری دەستی و ئەوانەی تێدا بوو ئەمانە هەمووی کۆ دەبێتەوە ئەم ساڵیش لە پێشەنگاکەدا؟ خۆی یەکێک لە جیاوازەکانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ پێشانگاکانی تر و هەروە خاڵی جیاکەرەوە و گرنگیەم پێشانگایلەوەدا کە لە پاڵ ئەوەی کە پێشانگایەکی کتێبە کۆمەڵێ چالاکی و سیمینار و پانێڵ و چالاکی جۆرا و جۆری سەقافی لە ناو پێشانگایە بەڕێوە چێ بە درێژانی ڕۆژانی پێشانگا ئەم ساڵیش بە هەمان شێوە هەموو ڕۆژێک لەسەر ستێجی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کۆمەڵێک چالاکی زۆر تایبەت پێشکەش بە سەردانی کاران و خوێنەرانەکرێت. سەبارەت بەوەی کە ئایا ئەم ساڵ تەنها پێشانگای کتێبە یاخود بابەتی تری لەگەڵدا ئەم ساڵ تەنها پێشانگای کتێبە و هەموو هەر شتێک کە
پەیوەندی بە کتێبەوە هەیە بۆ نمونە لەبەرەوەی خۆتان نەزانن ئێستا لە دەستپێکی سەرەتای وەرزی خوێندنین بۆی بابەتەکانی پەڕاوگە و پێداویستیەکانی قوتابخانەش بەشێکی لێرە دەست ئەکەوێت لە قرتاسی مەکتەبەوانێک کە بۆ قوتابیان پێویستە بەڵام وەکو بابەتی خواردن و خۆراکی و هەر شتێکی ترکە ئێمە پێشتر لە هۆڵێکی جیاکەرەوەی ترا هەمان بوو ئەمەمان نیە ئەمساڵ. باش خاتون ئەکرێ بڵین ئەم پێشەنگایە تەنها نمایشی کتێب نییە بەڵکو بەدیوەکەی درا بابەتێکی بازرگانی و تەنانەت ڕۆشنبیریشە ئەم ڕووداوە؟ ئەم ڕووداوە گەورەترین جوڵەی ڕۆشنبیریە لە شاری سلێمانی و کۆمەڵە ڕەهەندی تری هەیە لە پاڵ ئەوەی کە ئاشکردنەوە یاخود نزیکردنەوەی خوێنەر و کتێبە و لەگەڵ یا نزیکردنەوەی ناوەند و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە دەرەوەی هەرێمی کوردستانە لەگەڵ یەکتر و جێژوانی نووسەران و خوێنەران و وەرگێڕان و دۆستانی کتێبە و هەروە ئەمە واکە کە ناوەند و دەستگاکانی ناو هەرێمی کوردستان و لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستان زۆر جار لێرە گرێبەست ئەکەن بۆی کە بتوانن بەرهەمەکانیان ئاڵوگۆڕ بکەن و کۆمەڵە بەرهەم هەیە کە دەرەوەی هەرێمی کوردستانە و گرنگە ناوەندەکانی ئێرە لێرە وەرگێڕانی بۆکەن و تەنسیق لەگەڵ نووسەرەکانی دەرەوەیە ئەکەن ئەمانە هەمووی لە پاڵەوەی کە پێشانگای کتێبە کۆمەڵە ڕاندی تر لە خۆگرێ وەروە جوڵەیەکی بازرگانیە تۆ بینی بە درێژایم چەند ڕۆژەی پێشانگا و ماوەیەکی زۆر پێشانگا ئامادەسازی زۆر ئەکرێت و لە کۆمەڵە لایەنی ترەوە سوودی ئەبێت کۆمەڵە خەڵکی زۆرەکەوێتە سەرکار و ڕەخساندنی هەلیکاری زۆرە و هەروەها جوڵەیەکی گەشتیاریە لە بەروی سەردانی کارێکی زۆرێتە ناوشاری سلێمانی ئەمە بۆ کەرتی ئوتێلەوانی بۆ ڕێستۆرانتەکان بۆ بازارکردن بۆ هەموو ئەمانە بۆ کەرتی هاتوچۆ بۆ هەموو ئەمانە گرنگی خۆی هەیە. باشە گوڵان خان وەکو زانین لە تاسوجە ئەنجامەدرێ پێشەنگاکە ڕەنگە بۆ هەموو چین و توێژەکان ئاسان نەبێگەیشتن بە پێشەنگاکە ساڵانی پێشوو بینیمان کە پاس دابین کرا بوو هەم لە ناو شاری سلێمانی بۆی کە خوێنەران بگوازێتەوە بۆ پێشەنگاکە هەم لە شارەکانی تریشەوە ئایا ئەمساڵ هیچ پاسێک دابین کراوە هیچ ئاسانکاریە کراوە بووی کە خوێنەران سەردانی پێشەنگاکە بکەن؟ بە خۆشحاڵیەوە ئەم ساڵی ژۆک و ساڵانی تر ئێمە پاسەکانی هێڵی تاسڵوجەمان هەیە کە ژمارەی ئەم پاسانە زۆرەوە بە شاڕی سالمایەت کە سەرکی ترین ڕێگای شاری سلێمانیە بەرەو تاسڵوجە ئەم پاسانە بەردەوام لە هاتوچۆیان و لە سەرەتای دەستپێکی خولەکەکانی پێشانگاوە تا کۆتا خولەکی پێشانگا ئامادەن بۆی کە سەردانی کار بێنە ناو هۆڵی پێشانگاوە بامان شێوە بکەڕێتەوە سەبارەت بە شارەکانی تریشەمانە لە ڕێگەی کۆمەڵە گروپی گەشتیاری و هەروەها کۆمەڵە پرۆژەی کتێبەوە سەردانی ناو پێشانگاکە ئەم ساڵیش بامان شێوە ئەو پرۆژانە بەردەوامن و ئەو گروپە گەشتیاریانە بەردەوامن. باش دەپرسم سبەینێک کە 3 مانگە دەست پێ دەکات بۆ سیانزەی مانگ 11 ڕۆژە خایەنێت سعات چەند بۆ چەند کراوەیە ئەمە یەک دووەم ئەو کتێبانە ناونیشانی ئەو کتێبانە کامانن کە سانسۆریان لەسرە نەهێڵراوە بەشداری ئەم پێشانگایە بکەن وە هۆکارەکەی چییە؟ سەبارەت با کاتەکانی وەک باسم کرد هەموو ڕۆژێک لە کاتژمێر دەی بەیانی بۆ کاتژمێر 8 شەو دەرگای پێشانگاواڵایە بەڕووی سەردانی کارۆن و خوێنەراندا سەبارەت بۆی کەچ کتێبێک سانسۆر کراوە بەپێی یاساکانی وەزارەتی ڕۆشنبیری هەموو ئەو جۆرە کتێبانەی کە ینی نەگونجاوە کە بێتە ناو هەرێمی کوردستان یاخود بێتە ناو پێشانگاوە ناتوانرێ بەشداری پێ بکرێ ئەمانە ژێمە کاری یەکەم جار نییە ساڵانەمانە چێک ئەکرێتەوە فلتەرەکرێ لە ڕێگەی وەرگرتنی لیستی سەرجەم ئەو ناوەند و دەستگایانی کە بەشداریان کردووە بەتایبەت ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوەن لەبەرەوەی ئەوانەی لە ناو هەرێمی کوردستانە مامۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریان هەیە هەر کتێبیش کە چاپەکرێ ژمارەی سپاردن وەرەگرێ کەواتە کتێبە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و بە لیژنەی تایبەتە تێپەڕیوە و ئەم فلتەرانی بڕیوە پاشان چاپکراوە خراوەتە بازارەوە سەبارەت بە کتێبەکانی دەرەوەش ئێمە لیستەکانمان وەرگردووە لە سەرجەم ئەو ناوەند و دەستگایانی کە بەشداریان کردووە پاشان دراوەتە وەزارەتی ڕۆشنبیری وە لەلای ئەوانەوە ئەم بابەتە وردبینی بۆ کراوە ئەگەر کتێبێک لەگەڵ یاساکانی وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ
یاسا گشتیەکانی هەرێمی کوردستانە نەگونجابێت ئەو کاتە نەهاتۆتە هەر نهاتۆتە ناو هەرێمی کوردستان و ناو پێشانگاش. ئەمەش حاڵەتێکی یاساییە لە هەموو پێشانگە نێودەوڵەتەکانی شارەکانی تر و وڵاتانی تریش ئەنجامەدرێت. باشە خات و گوڵان تا چەندێک هەڵتان داوە ئێوە ناوەندە جیاوازەکان لە پێشەنگاکە کۆبکەنەوە چونکە ئێمە بێجگەل لە خوێنەری زمانی کوردی خوێنەری زمانەکانی تریشمان هەن ڕەنگە مانوێ دەستمان بگا بە ناو نیشانە یان کتێبێک کە لە وڵاتی خۆمانانی و ئاسان دەست ناکەوێ. ئایا هەڵتان داوە هەمە جۆری لە جۆری ناونیشان و لەو ناوەندی چاپەمەنیانەیە لێ کۆبکەنەوە؟ بە خۆشحاڵیەوە گوتم ئەم ساڵ زۆرترین ڕێژەی ناوەند و دەستگا بەشداری کردو. ئەمەش واکاکە زۆرترین سەرچاوی جیاواز بێتە ناو هۆڵی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە و هەروەها لە 16 وڵاتی جیاوازەوە ئێمە بەشدار بوومان هەیە. ئەمەش ینی تۆ لە 16 وڵاتەوە بە چەندین زمانی جیاواز و سەرچاوی جیاواز و بابەتی جیاواز و کللتوری جیاواز هاتوۆتە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەراورد بە هەموو ساڵەکانی تر ئەم ساڵ ژمارەی بەشدار بووان لە ڕووی وڵاتەوە و لە ڕووی ژمارەی ناوەند و دەستگاوە زیاترە. سەبارەت بە زمانەکانی تر بەڵێ ئێمە ڕێژەیەکی بەرچاو لەو ناوەند و دەستگایانەی بەشداریان کردووە بە نزیکەی 170 و زیاتر ناوەند و دەستگای دەرەوەی هەرێمی کوردستانن و تەنها 130 ناوەند و دەستگاکانی ناو هەرێمی کوردستانن کە بەشداریان کردو. سەبارەت بە زمانەکانی تر ئەکید بە تایبەت بابەتە زانستیەکان کە ڕەنگە لە خولەکانی پێشووە ئێمە بەو شێوە بەرچاوە بابەتی زانستی و سەرچاوی زانستی جیاواز بە تایبەت بۆ خوێندکارانی زانکۆ بۆ توێژەران بەردەست نەبوو بێ، بەڵام ئەم ساڵ هەوڵمان ناوە کە ئەم بۆشاییە پڕ بکەینەوە زۆرترین بابەتی جیاواز بێتە پێشانگاوە. باش خات و گوڵان ئەو ناونیشانانی کە هەن ینی هەموو بوارەکانی گرتووەتەوە بۆ نمونە زانستی مێژوویی ئاینی کللتوری ینی هەموو لە هەموو بوارەکانە ناونیشانی کتێب بوونی هەیە. ئەمە یەک دووهەم خۆتە زانی ئێستا لە هەرێمی کوردستان خێرانێکی قوڵی ینی موچە و دارایی هەیە. لە مانگی دەین تازە بە تازە موچێ مانگی حەوت وەرەگیرێ ئیشکراوە بۆی کە ناوەندەکانی بڵاوکردنەوە و چاپەمەنی با بڵین نرخ دابشکێنن و داشکانێکی باش بکەن بۆی کڕیارانی کتێب بتوانن زۆرترین کتێب بەدەست بخەن. بەڵێ سەبارەت بەوەی کە داشکاندن لە نرخی کتێبەکانە بکرێت ئەمە کللتورێکی ساڵانەیە. هەموو خوێنەر و سەردانی کارەزانەیە ئەو نرخێک کە لە ناو پێشانگایە کتێبی دەست دەکەوێت بە هیچ جۆرێ لە دەرەوەی پێشانگامە نرخە کتێبی دەست ناکەوێت. هەموو ناوەند و دەستگاکان ئێمە داوامان لێ کردوونەوە خۆشیان بەڵێنیان ناوە بۆی کە بە ڕێژەیەکی زۆر باش داشکاندن لە نرخی کتێبەکانیان بکەن، بەڵام ئەم داشکاندنە جیاوازە. ئێمە ناتوانین بیکەین بەمەرج بەسەر هیچ ناوەند و دەستگایەکەوە ڕێژەی داشکاندنەکەی چەنە بێت و ناوەندێک بۆ ناوەندێک جیاوازە ڕەنگە هەر لە ناو ناوەندێکی شار ڕێژەی داشکاندنی کتێبێک بۆ کتێبێکی تر جیاواز بێ. ئەمەش حاڵەتێکی ئاساییە، بەڵام بە شێوەیەکی گشتی نرخی پێشانگا نرخێکی تایبەتە وار کەسێک کە سەردان بکە هەست بەم جیاوازیە زۆراکە. باشە گوڵان خان بێژگەل لەوەی کە سەردانیکارانێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان بەشداریەکەن ئەوە کۆکەرەوەی کەسانی ڕۆشنبیر و نووسەران و وەرگێڕانە لە ناو خودی پێشەنگاکە و بەرکەوتنیان لەگەڵ خوێنەرانە. ئایا ئێوە هیچ مەراسیمێکی تایبەتان بۆ ئەو کەسانی کە خۆیان کتێبەکانیان لەوێ عەرزەکەن یان کتێبەکانیان پێشکەشەکەن بە خوێنەرەکانیان ساز کردووە ئەوە کەوتۆتەوە سەرناوەند و چاپەمەنیەکان؟ وەکوتان ئێرە گەورەترین جێژوانی نووسەران و خوێنەران و وەرگێڕان و دۆستان و عاشقانی کتێبە بە شێوەیەکی گشتی و ڕۆشنبیران ئێمە جیا لە ناوەند و دەستگاکان کە بەشداریان کردووە و یەکێکترە لە جیاوازەکانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کۆمەڵی نووسەر یاخود وەرگێڕ هەن کە یانەوێ خۆیان سەربەخۆ بەشداری لە پێشانگایە بکەن و بەرهەمەکانی خۆیان بێنن و بە ناوی خۆیان بەشداری بکەن. ئێمەش بۆ مەمەستە بە تەواوەتی هاوکار بووین بۆ ئەم ساڵیش کۆمەڵی نووسەرمانەیە کە خۆیان ببەر ینی لەگەڵ ناوەند و دەستگایەکانە بەڵکو بە شێوازێکی سەربەخۆ بەشدارن و شوێنی تایبەتی خۆیان هەیە و خۆیان لێرە ئامادابن. ئێمە مەمان کردوتە دەرفەتێک بۆ ئەوان و بە تەواوەتی هاوکار و پشتیوانیان بوون بۆی کە زۆرترین ئاسانکاریان بۆ بکەین و ئێمە لێرە
ڕۆژانە مەراسیمی واژۆکردنی کتێبی نووسەر و وەرگێڕانمان هەیە لەو ناوەندانی کە کتێبەکانیان بۆ چاپکردوون یاخود لەسەر ستێجی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە هەر شێوازێک کە گونجاو و باش بێ و نووسەر و وەرگێڕان پێیان خۆش بێ ئەمەش یەکێکی ترە لە شتە زۆر جوانەکانی ناو پێشانگاکە سەردانیکار یاخود خوێنەر حەزەکات بێتە ئێرە و ئەم نووسەرە یاخود ئەم وەرگێڕە ببینێت و واژۆیەک لەسەر کتێبەکەی بکات وەکو یادگاری لای خۆی بیهێڵێتەوە یەکێکە لەو نەریتانەی کە بە درێژایی ڕۆژانی پێشانگە و لە هەموو خولەکانی شاهمان بووە. باشە وەک دوا پرسیار خات و گوڵان بەراورد بە ساڵانی دیکە بە شەش خولەکەی دیکەی ئەم پێشانگایە ژماری بەشداری چاوەڕوانەکرێت معنی بە پێی خەڵاندن و مەزەندەی ئێوە چاوەڕوانەکرێت ئەمساڵ لەماوەی ئەم 11 ڕۆژەدا چەند کەس بەشداری یان با بڵین سەردانی ئەم پێشانگایە بکەن؟ بەپێی هەموو ئامادەکاریەی کە ئێمە کردومانە و بە پێوەی کە ئەم ساڵ ناوەند و دەستگای جیاوازتر بەشداریان کردووە سەرچاوی زیاتر هەیە ئێمە ئومێد دەکەین و ئینشاءڵڵا دڵنیاشینەوەی کە زۆرترین سەردانیکار و ژمارەیەکی پێوانەیی بە چاو خولەکانی ترەوە تۆمار بکە لە ماوەی 11 ڕۆژەیە. خۆتانە زانن پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب قەرەباڵغترین پێشانگای نێودەوڵەتی کتێبە بە بەراورد بە هەموو پێشانگاکانی دەوروبەرە توان بڵێم لەسەر ئاستی هەموو عێراقا بۆیە بۆ ئەم ساڵیش دڵنیاین لەوەی کە ژمارەیەکی پێوانەی بەراورد بە خولەکانی تر تۆمارەکەین و زۆرترین سەردانیکار لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراقیشەوە سەردانەکەن. خات و گوڵان ئەمین بەڕێوەبەری بازارسازی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە تاسڵ و جەوە لەگەڵمان بوویت.